تعریفەی گومرکی لە عێراق بایەتە ڕێگەیەک بوودەرا پاراستنە ئابووری ناوخۆیی و وەڕێخستنی هاوردەکردن، وەلی لە ڕاستیە بێسە دەواازەیەکی گەورەرە فەساد و وازیکردن و یاساگان چەند ساڵە هەست وەیشت بایەتە ڕسوم بخرێ دەبان کاڵای دەرەکی تا پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی و داهات دەوڵەتیش بچ دەبان، وەلی چاڕووی دەدەن. جیبەجیکردنەکە نیوە چڵە، هەر مەرزیک و هەر دەواازەیەکیش ئەراخۆی کارکەدن. کاڵا هەست بی گومرک تێدەنا و کاڵا تری شەس ڕسومە خەیاڵی خەنەبانی گشتی بێسە مەزاج خۆیان و نازانی من کی ها لە پشتەی کارە. بازرگانە گەورەکان کەمتر پارەدەن، بازرگانە بچووکەکانیش فرەتر، قوربانی ئاخریش هەر مەردم مەگەس، نرخەکان ئاگرن و کوالێتیانیش خاص نییە. وەزارەتی دارایی وشت یاسا جیوەجیکەی من، گومرکی شوشت فشار هاوەبانمان، حکوومەتی شوشت چاکسازی هاوەڕێەوە. وەلی ئەگەر هەرمەنیە بان قسەی ڕاگەیاندن، ئەو تعریفە گومرکیە هەر ناویگە و چارەسەر نیەوتن. چیرۆکەگەش گشت ساڵی دووبارە بوودەوە.